دەستکردن بە پرۆژەکان وای کردووە هەزاران هەلی کار بڕەخسێت و لە سەدا هەفتەی دەستی ناوخۆیی لا پرۆژەکاندا کار بکەن هەم دەستیان هەبێت لە بودنیاتنانی شارەکە هەمیش بژێوی خۆیان و خێزانەکانیان پەیدا بکەن. لە پرۆژەیەکی وەک مایۆکاریش کە ڕووبەرەکەی زیاترە لە 467 دۆنم زەوی هەلی کاری بۆ زیاتر لە 2000 کەس بەڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ ڕەخساندووە. مانگێکە بە چاودێری حکوومەت و دەسیوە بەرهێنان و لایەنە پەرلەمانتارەکان لە پرۆژەی مارکاسیدی کە خۆی دەبینێتەوە لە دروستکردنی شارێکی هاوچەرخ کارکردن بەردەوامە. لەم پرۆژەیەدا زیاتر لە 2000 هەلی کار ڕەخساوە بۆ دەستی کاری ناوخۆ. ئاماجمان لەم هەلیکارە بەشداریکردمانە لە بژاردنەوەی ئابووری شاری سلێمانی و هەرێمی کوردستان بەگشتی. دەکرێت لە دوای جێبەجێکردنی باشەکانی تری پرۆژەکە 5000 هەلی کار دەڕەخسێت لەم پرۆژەیەدا. بەڕێوەبەری وەبەرهێنانی سلێمانیش دەڵێت ئێستا کە ڕۆتینات نەماوە و کاری پرۆژەکان خێراتر بووە وای کردووە جگە لەو 55 پرۆژەی کە لە مانگی حوزەیرانی ئەم ساڵدا کارکردن تێیدا دەستی پێکردوێتەوە دەیان پرۆژەی دیکەش بچێتە بواری جێبەجێکردنەوە. لە کوبن دانیشتنمان ئەمڕۆ لەگەڵ جەنابیە هەڵبەرگەشتینەوەی کرد و کۆتایی بە کۆی ئەو پرۆژانەیە و توانیمان بۆکو تەجروبەیەک لەم ساڵە و لە ماوەیەکی قیاسیا کۆمەڵی پرۆژی باش بخینە بواری جێبەجێکردنەوە هەم بواری جێبەجێکردن و هەم ئامادەکردنی بۆ مۆڵەت. هەڵبەتە دوو بابەت پرۆژەمانەکە کۆمەڵێکیان کە غیری نیشتەجێیە ئەو پرۆژانە دەسڵاتی لێرەیە کە مۆڵەتیان بین و نیشتەجێبوونەکان ئێمە کارەکانمان بۆ تەواوکردن و بەرزمانکردنەوە بۆ ئەنجومەنی باڵای و بەرهێنان لە ڕێگەی دەستی و بەرهێنانەوە بۆ ئەوی بتوان ئەوان مۆڵەتەکە بن. دەستپێکردنەوەی پرۆژەکان دوای ئەوە هات کە قوبات تاڵەبانی لە ڕۆژی 26 حوزەیرانی ئەمساڵ لەگەڵ وەبەرهێنەرانی سلێمانی کۆبۆیەوە و تیایدا وەبەرهێنەران ڕەخنە و گلەییان هەبوو لە چۆنیەتی هەڵسوکەوت و مامەڵەی بەڕێوەبەرایەتیەکانی سلێمانی. جێگری سەرۆکی حکوومەتیش هۆشداریدایە بەڕێوەبەرایەتیەکان کە پێداچوونەوەیەک بە چۆنیەتی ڕاپەڕاندنی کاروباری هاوڵاتیاندا بکەنەوە کە زۆرترین ئاسانکاری تێدا بێت هەروەها هەر بەڕێوەبەرێک توانای بەڕێوەبردننی پۆستەکەی نەبێت دەست لە کار بکێشێتەوە. ئەوەش بووە سەرەتایەکی نوێ بۆ دووبارە بژاندنەوەی پرۆژەکانی وەبەرهێنان لە سنووری پارێزگای سلێمانی. ڕێزا محەممەد، کورسات نیوز، سلێمانی.